من بۆ قسەکردن ئەچمە لای چەند جوتیارێک کاک زێوەر نوێنەری جوتیارەکانە سڵاوت لێ بێتە ئەم گربوونەوەیتان بۆچی ئەنجام داوە؟ ئەو گرتبوونەمان لەوە ئەوەیە ئەمە جوتیاری چارۆچکەی مەخموور و قەراز و کەندێناوە گەنمەکانمان حازرە لێ دوورێنەوە هەندێکیشمان دووریە لە هەندە جیان دوورە لە سێ شوێن ئێستا سالۆی مەخموری 130,000 تەن گەنمی تێدامایە. ئەو گەنمە لەکوێ هاتیە گەنمی چییە؟ ئەو گەنمەی سالۆی مەخموری دەڤەری مەخمور و قەراز و کەندێناوەیە بەس نەڕۆیشتیا ئەمە ئەو سارەکە مچینە 250,000 تەن گەنمایە ئێستا لە ناو سالۆی 130,000 تەن گەنمایە. لەو سێ چار ڕۆژەی کتابی وەزیری زراعی عێراقی 44,000 تەن کتابی کردە لە مەخموری بڕواتن برێن بە عەسرەوە 6 تڕێ لە هاتیە برێن لۆ سبێنی گەنمی بارکە سەعات دەوشێ کتابەکەیان گۆڕیا بردیتانە مووسێ سالۆی بازوایە. لە ئەگەری بارنەکردنی ئەو گەنمە ئێوە زیانی چەندتان پێ ئەگاتن کە لە تڕێلەشی 15-16 ملیۆن مەزەرە لە سالۆ برێ حکومە دوێر دەگری بە 850 دەبێت و لە دەرێ بە 500 بفرۆشی بدرێت تاجرەکانیش دەدەنەوە سالۆی بە 850,000 درێنە کراوە لە ئێستا لە مەخمور بەرە کراوە بەز نسبەتە چکەم کەم کرایە بەس کراشە بەخۆم یەک بەخۆم دوور نەم کردیا بەس هەنی داوا کاریش کەشمایە داوا بێگەرخاین دەکەن وەزیری برێن کشتتوکاڵی هەرێم یعنی مساعدەمان بکات لە سەیتەرەکانی برێن زورجی ئەوانی گەنمی تاجران شۆڕ نەبتۆ لە مەخموری ناکرێتن ئەمن لە مەخموری گەنمی ببەمە تەلافەری لە دەشتی عریریش گەنمی بینتە مەخموری تەسمیرکە ینی بەڕاستی زولمە لە فەلاحی مەخموری دەکرێت. چەند بەرهەمتان چەندتان ئەوێتن جوتیاران؟ وەڵای 250,000 تەنمان دەبی. یەکێشتر لە جوتیارەکان وەرەگرم ئێوە بۆ گربوونەتەوە گرتبوونەوەی سەوەسلی کاتی وەرزی درونیە کاتی دورنیان عسڵاتی فەلات چاویرەوەیە لەو چەند ڕۆژەیدا کە دورنێ دەکرێت تەسمیری سایلۆی بکە بەرامەکەی ساغ بیتەوە بەڵام ئەگەر سەی دەکەی ئەوە ساڵانە لێرە کێشەکان دووبارە دەبیتەوە لە سایلۆی مەخموری هۆکارەکەش ئەگە بگەڕێ هۆکارەکەی بنەڕێتەکەی گەندەڵیە لە هەموو جوگبەکانی ئەو دەسەڵاتی عێراق و هەرێمی کوردستان و بەتایبەتی کە ئەو سنوورەی ئیداری سەر بە مووسڵا ئەو سایلۆی تابعی قەزای مەخمورە ناکرێ خەڵک بێتن لە دەرەوەی ئەو قەزایە لە شوێنەکانی تر بێ لێرە بازرگانە خەڵکی تر بێتن لێرە تەسمیل کا بەڵام فەلاحی سنوورەکە بێ بەش بێ فەلاحی تاکە داواکاریە نەیگوتی حکومەتی هەرێم یاسامان لۆ بگۆڕە بە یاسایەکی پێشکەوت و خوازی چاکسازی کشتتوکاڵی دەڵێت تەنها بەرهەمەکەی هەیتم بە ئەرکوماندی بوونی خۆم لێگەڕێ بەرامەکەم ساخکەمەوە خەڵکی تربانێ مافی من بخوا خەڵکی مەخموری سەرباری ڕەوشی ئەمنی ئەو دۆخی هەیە چەند ڕۆژ لەوە پێشکە باران زیانە زۆری لێدا تەنها ئەو تاواکارێکی سادەیە زۆر سادەیە. لە ئەگەری وەرنەگرتنی گەنمەکانتان زیانی چەند بە ئێوە زیانێکی زۆری هەیە ئێستاش خەڵکەیە زیان دەکات ئێستاش زیان دەکات گەوەرگرێ بکە ئەو ڕێژەیە ئەو پارەی لۆ دانرایە ئەو ڕێژەی هەیە ئەو سایلۆی ئێستا نیوەی زیاتی تێدامایە ێ باش ئەگە گریمان 120,000 تەن تێدامابی 130 تێدامابی باش ئەدی ئەو نووسراوە هاتێ غێر ئەو نووسراوە تێدە پێشی کە ئەو سایلۆ زیاترین ڕێژەی گەنمی تێداماوە ئیپار لۆ نووسراوەکە گۆڕا لۆ نووسراو لە سایلۆی مەخموری گۆڕا بۆ مووسڵ. زۆر سپاس. کەس بەدەم داواکاریەکەتانەوە هاتووە تا ئێستا؟ نەوەڵا لە خۆمان زیاتر کەسکەی لین ئێستاکە بگرە دەبات ڕێز وعدەی داری قایم بکەن بعد با لێکوانە مەعاناتی من بزانی باچی ڕێز وعدەی داری بە پسێ و دەڤەرەیە ینی ڕاستی کەسمان نەدیتە ئەوەی هەیە لێکوانە بە جوتیارە. ساڵی ڕابردووش گەنمەکانتان بە تەواوی وەرگیران؟ نەخێر چەند فەلاعک بەڕاستی ینی ئێستا کە ژوا گەنمی پارەکەی جوتیارمایان نا مەخموری هەمووی 140 جوتیاری مەخمور بردێتە لەعفەر و ڕەبیعەوە سیارە لێکوانە بە ملیۆنیەک بوو بە 4 ملیۆن سیارێگر بردێ دەرێکرد لێ دەرش بە دەردەسەری تەسمیلی کردیا. لە ئێستادا هیچ گەنمی جوتیارێک لە سایلۆکان وەرگیراوەیان هەر لە پەرێزەکان ماوەت لە سنوورەکە نا ئێستا کە باکمەوەی ئەو کەشوەوەیە هات چەند فەلاعک دورنەی کردی لێرکوانە گەنە تەستەکە دورنە نەکرایە بە تەواوەتی بەس لەو ئافتەیە و کەشوەیە بڕاتن مباشر هەم خەرک دورنەی دەکەی باشە دورنەی دەکەی و گەنمەی چی لێ دەکەینەوە 130,000 تا 120,000 تەن گەنم لە سایلۆمەیە ینی ڕاستی نازانین چ بکەین ستا ڕوو لە چیە بکەین کەس خۆی بە ساعبی ئەو منتیقە نازانی. زۆر سپاس دەکەین بەڵێ کارزانەمە گربوونەوەی هاوڵات بڵین جوتیارانی مەخمورە کە گربوونەوەکان بۆ ئەوەیە گەنمەکانیان لێوەرناگیرێت دیارە ساڵی ڕابردووش بە تەواوەتی گەنمیان لێوەرنەگیراوە زەرەر و زیانیان زۆر پێگەیشتووە ئەم ساڵیش بەپێی ئەوەی کە ئەو گەنمە زۆرەی کە لە سایلۆکە ماوە لە شوێنەکانی تر هێنراوە ئەگەر بێت و سایلۆکە خاڵی نەکرێتن ناتوانێتن گەنمی تەواوی جوتیارانی
قەزای مەخمور وەربگرێتن کە زیاتر ساڵانە لە 200,000 تن بەرهەمی گەنمیان هەیە جوتیارانی قەزای مەخمور. لە مەخمورەوە ئازاد وەماراوەیی پێامنێری پێم زۆر سپاس بۆ سەرجەم زانیاریەکانی تۆ. لاباری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە باڵۆزی ئەمریکا و نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراق بەجیا سەردانی دادگای فیدراڵیان کرد. پێگەی فەرمی دادگای فیدراڵی